بیارە بە سروشتە دڵڕفێن و کە لە پورە دەوڵەمەندەکەی ناسراوە. ئێستا هەنگاوێک بەرەوبوونی بە گوندێکی گەشتیاری جیهانی دەنێت. هەردوو دەستەی گشتی گەشتوگوزاری عێراق و هەرێمی کوردستان بە هەمانگیەکی چڕوو لە سەراستێکی باڵا سەرقاڵی ئامادەکردنی دۆسیەیەکی پڕ لە زانیارین بۆ پێشکەشکردنی بەڕێکخراوی گەشتوگوزاری نەتەوە یەکگرتووەکان. لیژنەیەکی تایبەتی دەستەی گەشتوگوزاری عێراقی سەردانی پارێزگای هەڵەبجەیان کردووە و سەردانی ناحیەی بیارەشیان کردووە بۆ ئەوەی گوندی بیارە کاندید بکرێ وەکو گوندێکی گەشتیاری جیهانی بخرێتە ناو ڕێکخراوی گەشتوگوزاری جیهانی و بخرێتە پاڵە و گوندە گەشتیارانەی کە ساڵانە ڕێکخراوەکە لە سەراستی جیهان تۆماریانەکات. بەدەستهێنانی نازناوی گوندی گەشتیاری جیهانی دەرگایەکی فراوان بۆ ناساندنی بیارە لەسەر نەخشەی گەشتیاری نێودەوڵەتی دەکاتەوە. جوانی بیارە تەنیا لە سروشتە دڕفێنەکەیدا کورد نابێتەوە، کۆڵانە سەرنجڕاکێشەکانی و جۆگە سنووریەکەی لە نێوان هەورامانی ڕۆژهەڵات و باشوور ساڵانە هەزاران گەشتیار ڕادەکێشێت. ئێرە یەکێکە لە گەڕەکە سەرنجڕاکێشەکانی ناحیەی بیارە و گەشتیارێکی زۆر سەردانی یەکەن و وەکو خەڵکی بیارە زۆر پێخۆشحاڵین کە ئیمساڵ بیارە بووەتە یەکێک لە کاندیدەکان بۆ بەدەستهێنانی گوندی گەشتیاری لە جیهانە. هیوادارین ڕێکخراوی یونسکۆ قبوڵی کات و هەموو سیفاتەکانی تایە. بوونی کارە دەستیەکان و خواردنی تایبەت بە ناوچەکە و تەلارسازی کۆن و ئاسایش و ئارامی گەشتیاری هەمەچەشن بەشێکن لە پێداویستەکانی بوون بە گوندێکی گەشتیاری. ئەم پێویستیانە لە ناو بیارەدا دەبینرێن. ئێمە شتی بەرهەمی ناوخۆییمان هەیە، بەرهەمی ناوخۆییمان هەیە، ینی باخاتێکی زۆرمان هەیە، میوەجات مەسەرەن تۆ چی دەوێت لە گوێز و لە توور لە هەرمێ و لە سێ و لە قۆخ و ینی لە ترێ و لە هەنجیر و ئەم بابەتانە گشتی ئێمە هەمانە، ئەمەی ڕەبە هەنار و دۆشاوی تو ئەمە بەرهەمی خۆمانە. بیارە یەکەم سروشتەکەی زۆر جوانە بەهۆی ئەوەی کە کەوتووەتە نێوان دامێنی ئەم شاخانەوە و باخوباخاتێکی زۆری هەیە و سەرچاوێکی ئاوی باشی هەیە و هەوا کشوهەواکەی زۆر فێنکە و تا ڕادەیەکیش با بڵێن کە خەڵکەکەی لەگەڵ گەشتیاران بە شێوەیەکی جوان هەڵسوکەوت دەکەن. بڕیارە لە کۆتاییەکانی ساڵی 2026دا ڕێکخراوی گەشتوگوزاری نەتەوەیەگرتووەکان لیستە کۆتاییەکەی باشترین گوندە گەشتیاریەکانی جیهان ڕابگەێنێت. هەموو چاوەکان لە هەورامان لەسەر ئەو ساتەیە کە بیارە دەچێتە ناو ئەم ڕیزبەندیە جیهانیەوە. ئەو ساتە بیارە وەک مۆرکێکی گەشتیاری نێودەوڵەتی بەڕەسمی دەبێتە دەواازەیەک بۆ ناساندنی کولتور و ژینگە و سروشتی جوانی ناوچەکە بە هەموو جیهان. ئەمەش دەستپێکێکی نوێ دەبێت بۆ گەشانەوەی کەرتی گەشتوگوزاری ناوچەکە لە ئاستی دەرەوەدا. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، بیارە.